ژمارەیە کاندیدی سربەخۆ لە سلێمانی گرت بوونەوە و ئەنجامی هەڵبژاردنەکانیان ڕەت کردەوە. ئەوان پێیان وایە ساختەکاری بەرنامە بۆ داڕێژراو لە هەڵبژاردنەکان ئەنجام درراوە. ئێمە و کاندیدانی سربەخۆ لە بازنەی سلێمانی و هەڵەبجە تەواوی ئەنجامەکانی هەڵبژاردن کە لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە کە پێشوەختە دیزاین کراوە ڕەت دەکەینەوە. چونکە کورسیەکان بەویست و ئارەزووی دەسەڵات و بڕیاری سیاسی دانراون کە ئەمەش زینی دەنگی خەڵکی ناڕازیە لە دەسەڵات. ناکرێ ئەم هەموو گەندەڵکاری و زینی سامانی نیشتیمان و دەست خستنە قورگی سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگاکەمان و نەبوونی خزمەتگوزاری ئەمجار ڕێژەی دەنگەکانیان ڕوو لە زیاد بوون بێت. ئەمە شکاندنی ئیرادەی خەڵکو و پێشێرکردنی تەواوی مافەکانی مرۆڤە و لەم وڵاتە بێ سەر و بەرەیەدا و ئازادی و دیموکراسی خستۆتە ژێر پرسیارەوە. قسەی ئەم کاندیدانە سەلمێنەری ئەوەیە ئەوانیش بەر هەڵمەتی بردننی دەنگەکانیان کەوتون و دەڵێن ئێمە نوێنەرمان لە بنکەکان نەبووە، بەڵام زۆر دڵنیان لەوەی دەنگەکانمان دزراوە. ئەمە تەزویر کراوە و هەر ئەوانش تەزویریان کردووە کە دەنگیان هێناوە بە کوردیەکەی. ئەوە نییە بڵێم وەڵا بەڵگە نییە، بەڵگەی لای ئەوانە و ئەوان کردوانە تەزویرەکان و حەقا ڕاستەقینەیە تەزویرەکان ئاشکران. یەشێ لەوانە کەوتم ئەو فۆرمانەیە کە نانێ پیشانی خەڵکی بن، بەڵام دوور نییە ئێمە تا بەغار بچین وەشکات بکەین لە دادگای فیدراڵی بۆی ئەو دەنگانە حساب بکرێتەوە. ئەم کاندیدانە دەڵێن پەنا بۆ یاسا دەبن و تانەش تۆمار دەکەن. ئەم کاندیدانە ئەنجامی هەڵبژاردنەکان ڕەت دەکەنەوە، دەڵێن تانە لە ئەنجامی هەڵبژاردنەکان دەدەین، چونکە هەموو شتێک بە بەرنامە کراوە و پرۆسەکە دیزاین کراوە و خۆمان بە قوربانی دەزانین. بەڵام دەڵێن با دەسەڵاتداران باش بزانن بەم کاریان کوردستان و سیستەمی سیاسی و دیموکراسیان ناشرین کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.